بەناوی خۆی بەخشەندە و میهرەبان قوتابیانی هێژا بینەران و بیسەرانی خۆشەویست و بەڕێز بۆ هەڵقەیەکی تر لە تایبەتمەندیەکانی گفتوگۆ و کەسایەتی ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان. وەک لە هەڵقەی پێشووە باسی کەسی غەیری ئاکادمیکمان کرد کە ڕەنگە تووشی تەعاسوب بێت بە دوای تەعاسوب یا دەمارگیریە کە بەشی فکریە، بەشێکی کردەوەیی یا هەستی تێت ئیحساسەکان و کردەوەکانی شەخسەکە خاتە بەرچاو کە ئەو بەشە ئەوێتە تەحەجور، سەرسەختی، ئینکار و ڕقبوون. پێش لەوە ئەم بابەتەشی بکەمەوە پێویستە چاوێک لە ئینسان بکەین. هەر ئینسانێک لانی کەم سێ بەشی هەست، بەشێک وەکو فکر، بەشێک وەکو کردەوە کە بریتیە لە وتار و کردار کە بە هەردوویان ێژین بیهێڤیۆر یا ڕەفتار، سپیچ و کەندەکت یا کارەکانی لەسەر یەک ئەیکەینە ڕەفتار، و بەشێک وەکو هەیەجانەکان، عەواتفەکان، هەستەکان. ئەم سیانە لەسەر یەک کاریگەرە بن. کاتێکە لە بیرۆکەی کەسێکە شتێک چەسپا وەکو نەتەوە، نژاد، زێت، خاک، تایفە، فیکرە، عەقیدە، حیزب کە ئەمە دروستترین و باشترینە و وا لکا پێیەوە، وا چەسپا پێیەوە کە ئەگەر غەڵەتێکی دەرکەوێ قبوڵی نەکات و حەق و ڕاستی ژێر پێ بکات بۆ پشتگیری لەو چتە بەمە وتمان دەمارگیری کە هۆکانی نەزانین و شتانێک بوو لەو هەڵقەکە شیمان کردو. بەڵام ئەمە هەروە لە مێشکا نامێنێتەوە، لە هەستا بە سووربوونەوە، بە تووڕەیی، بە قینکردن، بە پشت هەڵکردن خۆی نیشانەداوە لە کردارە ڕەنگە تەبدیل بێتە تووڕەیی، جنێوداین، دەستوەشاندن، شکاندن، حتا چەک هەڵگرتن و بەرانبەری کەسی تروێسیان و خوێنڕژاندن. بۆیە ئەبێت کەسی ئاکادمیک بە دوای ئاشتیا بگەڕێت، بە دوای سڵحا بگەڕێت، بە دوای ڕێکخستنی فکرەکانە بگەڕێت کە ڕەنگە هەموو کەسێک حەقیقەتی بەلاوە نەبێت و حەقیقەت بەدەست هیچ کەسێکەوە نەبێت. بۆیە گفتوگۆ ئەبێت نەرمی تیا بێت، گوێگرتنی تیا بێت، هەڵسەنگاندنی تیا بێت و هەمیشە ئامادەی ئەوە بووین کە ئەگەر غەڵەت لە ئێمە دەرکەوت زووتر لە هەموو کەسێک قبوڵی بکەین و پێشتر لە هەموو کەسێک وەکو خەتاباری غەڵەتەکە بۆ قەرەبوو بۆ دروستکردنەوە هەوڵێک بدەین. تەحەجور ئەتوانێت لە بوارەکانی زۆرا خۆی دەربخات. یەکێ لەو شتانە کە کەسی متەحەجرەی کات وەکو ئفرات یا وەکو تەفریت، ینی وەکو زیاغەڕەوی یا کەمڕەوی، لە زیاغەڕەویە تووڕەیی بکات و لە کەمڕەویە قین بکات، ینی تەواو شتەکە ببڕێت بە قسە نەکردن و قینکردن و پشتەڵکردن کە زۆرتر ئەیواتە قۆناخی تەنیایی و تاریکیوە و وەکو ئەو جاروتمان وەکو تەسەلسل و دەور نەزانینەکەی زۆرترەکات و تەحەجر و تەعەسوبەکەی زیاترەکە، یا وەکو تووڕەیی دەسەکاتە شکاندن و پەلامارداین و کوشتن، تۆقیان و ترس و بێعەدالەتی زۆرترەکات و ئەمیش دووبارە بە شێوەیەکی تر تەعەسوبەکە زیاترەکات و قەرەبوو سەخترەکاتەوە. تەحەجر دەتوانێت لە بواری عیلماوێ. زۆرێک لە کەسانی ئاکادمیک وا ئەزانن ڕاستی هەر ئەوانەی زانین، ئەوانیش خەتەرە تووشی تەعەسوب بوون، ئەوانیش خەتەرە تووشی تەحەجر بوون و حتا گفتوگۆی ئاکادمیکیش ڕێی ئەوەی هەیە کەسی تیا ئازار بدەیت، وەکو چۆن گالیلەیان ئازاردا، وەکو چۆن زۆرێک لە پسپۆڕە عیلمیەکانیان تووشی گرفت کرد. ئەمە لێرانە کەسی ئاکادمیکیشە بێ وریا بێت ئەگەر تەعەسوبی زانین بڕوابەوە ڕاستیەکە وا بەلای منەوە تایە دامەرزیە خەتەری تووڕەیی و پەلامارداینیی تیا دروستە بێت کە ئەوەیانمان ناونا ئینکار و سەرسەختی. لە بواری کولتوری چارەم شتە ڕوەدات، لە بواری ئابووری چا ڕوەدات، لە بواری کۆمەڵایەتی چا ڕوەدات و لە بواری عەقیدە و فکر و دینی چا خەتەرە ئەمە ڕوو بدات. بۆ یەکانە لەم بوارە دەرمانێکمان گەرەکە. دەرمانەکە لێرانە ئەوەیە کە فکری نەخوازرا و کەسی نەناسرا و چتی تر کەسێکی تر وەکو ئێمە نییە، شایانی ئەوەیە گوێ لێ بگیرێت،
ڕێزی لێ بگیرێت کاتی پێ بدرێت تۆی شەتوانی وەری نەگری یا وەری بگری بەڵام ئەگەر تۆ ئەهلی دەمارگیری و ئینکار نەبیت گفتوگۆکە تووشی خەتەر نابێ بەڵام ئەگەر بەو شێوە گوێ بگریت گوێگرتنەکە ڕەنگە دەواازەیەکوێت بۆ ئامادەبوون بۆ شەڕێک و بۆ هەڵوەشاندنێک پێش لەو گوێگرتنە ئەبێ وەکو کەسی ئاکادمیک خاڵێکی ڕوونت بەرچاو کردوێ ئەم گوێگرتنە بۆ حاڵی بوونە بۆ سوودگەیاندنە واگەر نەگەیشتم بەو قۆناغە لانی کەم نابێ بە قۆناغێکی ترەوە پشتکێم کە شەڕکردن و هەڵچوون و قینکردن و ئازار و خەسارە تا هەڵقەیەکی تر بەخوای گەورەتان نەسپێرین.